دووبارە و سێبارە بدەن خوایە لەم برایە خۆش بی و ئەو پیاوەش بە سزای خۆی بگەێنی یا ڕەبی خوایە ئەوانە و ئەمثالی ئەوانە کەوا تاوانەکەن خوا لە ئەم کۆمەڵگەیان بکەیتەوە ئەوان ڕەبی خوایە لێی خۆش بی بەڕاستی دڵشمان ئاوی خواردەوە کە بکوژەکەی بە زووترین کات کە دۆزرا و دەستگیر کرا سوپاسی و برایاناکەی کەوا دەستگیریان کردووە کە لێرە دیکەن ئامادەن خی گەورە بۆ خاتی ناوجوانەکانی لێیان قبوڵ کە ئەوە ئەنجامی تاوانە ئەنجامی ئەوەیە کەوا خەڵک لە دینی ئیسلام دوورە ئەوەی زەڕە ئیمانە دڵیا بێ ناچێت لەسەر ماڵی خۆی کابرا بەنا حەق لە کەلاوەیەکە ئەوها خوێنی بڕێژێ و شەهیدی بکە ئەگەر بێت و زەڕەی ئیمانە دڵیا بێ ئیشی وا ناکە دووبارە و سێبارە بدەن خوایە لەم برایە خۆش بی و ئەو پیاوەش بە سزای خۆی بگەێنی یا ڕەبی خوایە ئەوانە و ئەمثالی ئەوانە کەوا تاوانەکەن خوا لە ئەم کۆمەڵگەیان بکەیتەوە ئێستاش نوێژ دەکەین لەسەری